سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە ناوڕۆکی ئەو پرۆژه یاسایی دەکەین کە پێشکەشی پەرلەمانی تورکیا کرا ئەمڕۆ و پرۆژه یاساکە تایبەتە بە چارەسەری پرسی کورد. پرۆژه یاساکە ناوی پرۆژه یاسای بێزکردنی پاڵپشتنی نیشتیمانی وێگرتووی کۆمەڵایەتیە کە لەلایەن 360 پەرلەمانتار ئەمڕۆ پێشکەشی پەرلەمانی تورکیا کراوە. ئەمەش دوای 2 ساڵ دێت لەو پرۆژەی کە دەوڵەت باخچەری لە مانگیری ساڵی 2024ەوە دەستی داوەتێ لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلان بەیەکەوە ئەم پرۆژەیە هاتە بوون و ئێستا پرۆژەکە پێشکەشی پەرلەمانی تورکیا کراوە. قسە لەسەرەوە دەکەین پرۆژەکە بۆ کورد چی تێدایە و سەبارەت بە چارنووسی چەکدارانی پەکەکە چی تێدایە، سەرکردەکانی پەکەکە و ئەم پرۆژە یاسایە هیچ ڕۆڵێک دەدا بە داهاتووی ئۆجەلان وەکو ئازادکردنی وەکو مافی هیوە و قازانجەکانی کورد دەگەر ئەم پرۆژەیە سەر بگرێت کورد چ قازانجێک دەکاوە، دەوڵەتی تورکیا چ قازانجێک دەکاوە، بۆچی لەم کاتەدا و لە 2 ساڵی ڕابردوودا تورکیا ویسێتی لەگەڵ کورد کرانەوەیەک هەبێ ئایا پەیوەندی بە گۆڕانکاریەکانی ناوچەکەوەیە وەگەرم کێشەی کورد لە تورکیا چارەسەر بکرێت ڕۆڵی تورکیا لە ڕووی هەرێمیەوە لە ڕووی وزەوە چی بەسەرێت. ئەم پرسیان لەگەڕێک لە بەڕێزان مامۆستا عومەر عەلی چاودێری سیاسی لە ستۆدیۆ، هەروە لە هەڵەبجەشەوە مامۆستا ئەحمەد قادر سیروانی شارەزای کاروباری تورکیا قسەی لەسەر دەکەین. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. مامۆستا عومەر بەخێر بێنێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. سەرنجی بەڕێزان لەسەر و پرۆژە یاسایی کە پێشکەش کرا بە پەرلەمانی تورکیا دوای 2 ساڵ هەوڵەکانی دەوڵەت باخچەری و ئۆجەلان ئەم پرۆژەیە و هەوڵەکانی ڕەجەب تەیب ئەردۆغان هاتە بوون. ئەم پرۆژێ چی لە خۆ دەگرێت، هەوڵێکی باشە، چی تێدایە بۆ کورد؟ سەرەتا بە ناویخوا سوپاسی بەڕێستان و بینەرانی خۆشەویست دەکەین. ئەگەر سەرنج بدەین ئەم پرۆژەیە پاش ئەوەی هەندێک بێهیوایی بەخۆ بینی بووە، هەندێک لە توێژەرانی سیاسی و چاودێران پێیان وابوو پرۆسەکە بەرەو ئاقارێکی خراپ هەنگاوەنێ، بەڵام ئەم جارەیان کە بینیمان ئەم پرۆژە یاسایە پێشنیار کرا و ئەمڕۆ پێشکەش کرا بە سەرۆکایەتی پەرلەمانی تورکیا، ئەمە قۆناغێکی نوێ بوو بەڕاستی کە پرۆسەی ئاشتی بەخۆی و بینی لە تورکیادا و ئەمە هەر لە سەرەتاوە ئەمە ویستێکی ئۆجەلان خۆی بوو کە لەو بڕواایەدا بوو لە باسکردنەکانیە لە دیدارەکانیە لەگەڵ دەمپارتی هەروەها لەگەڵ نوێنەری حکوومەتی تورکیا باسی لەوا کرد کە پێویستە ئەم پرۆسەی ئاشتی بچێتە پەرلەمانی تورکیا و ئەمە تەنها پەیوەندی نەبێ بە پارتێکی سیاسیە و ڕێکەوتنی دوولایەنە بێ وەکو لە پرۆسەکانی پێشتووا بینیمان. ئێمە لە هەموو ئەو پرۆسە ئاشتیانی کە لە ساڵانی 1998 2015 هەموو ئەمانە بینیمان بریتی بوو لەوەی پارتێکی سیاسی لەگەڵ پارتی کرێکارانە دانوستانەکە و دوجاریش ئەنجامەکەی بە سەرکەوتوو نەبوون. بەڵام ئەم جارەیان ئەمە قۆناغێکی نوێیە و لە هیچ یەک لەو پرۆسە ئاشتیانی پێشوە ئەوەی بەخۆ نەبینیوەکە ئەم پرۆسەیە بچێتە پەرلەمانی تورکیا و نوێنەری هەموو پارتە سیاسیەکان بەشداری بکەن و هەموو کوتلە پەرلەمانیەکان بەشدار بن لە ئامادەکردنی ئەم پرۆژەیەدا. لەبەرەوە ئێمە ئەبینین ئەم پرۆژەیەکە لەلایەنی ئاکپارتی هەروەها دەمپارتیەوە ئامادەکراوە و دوجاریش مەهەپە پشتیوانی کردووە و هەر لە سەرەتاش و دەوڵەت باخچەلی لەسەر پێشنیاری ئەوە پرۆسەکە هاتووەتە ئاراوە. لەبەرەوە دوای ئەمەش تەمان ئەمە خراوەتە بەردەم پەرلەمانی تورکیا و زۆرینەی ئەندامانی پەرلەمانی تورکیا ڕازی بوون پێی و خوێندویانەتەوە و بیرروڕای خۆیان لەسەر پێشکەش کردووە. بەس قۆناغی دواتر دەبێت پەسەند بکرێت لە پەرلەمانی بەڵێ ئێستا ئەمڕۆ پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمان کراوە. بە زۆکو ناوەکەی مامۆستاندەیەک خوێندنەوە هەبوو لەسەرەوەی کە ناوەکەی پرۆژە یاسای بێزکردنی پاڵپشتنی نیشتیمانی و یەکگرتووی کۆمەڵایەتیە. بەزەوە دەکرێت کە بەدێڕێکیش ناوی کوردی تێدا نییە، چارەسەری پرسی کورد، زمانی، کللتوری یاخود ئەمە قۆناغەکانی دواترە، ئەمە بڵێن گۆڕانکاریەکە کە ئەو یاسایاتوتە پەرلەمانی تورکیا یانی شتەکە ڕوونە، یانی شتەکە ڕوونە هەر لە سەرەتاوە چکە پرۆسەکە پرۆسی ئاشتیە. پرۆسی ئاشتی چێ؟
نێوان پارتی کرێکارانی کوردستان و دەوڵەتی تورکیا یعنی لەبەر ئەوە کاچێتە پەرلەمان کاچێتە بەردەم کوتلە پەرلەمانیەکان کە پارتە سیاسیەکان مناقەشەی لەسەرەکەن و گفتوگۆ و توێژی لەسەرەکان باسە لە چارەسەری کێشەی کورد لە تورکیادا چونکە پارتی کرێکاران نوێنەرایەتی کێشەی کوردەکە ئێستا لە تورکیا ئۆجەلان لە زیندانی ئیمرالی کە هەموو سەردانەکانی دەمپارتی و نوێنەرانی حکوومەت و هەمووی بەڕاگۆڕینەوەی لەگەڵ ئۆجەلان و لەگەڵ باخچەلی و لەگەڵ ئۆردوغان و لەگەڵ ئەو کوتلە پەرلەمانیانەی کە سەر بەم پارتە سیاسیانن لەبەرەوە ئەمە شتێکی بەڵگەنەویستە کە ئەمە لە پێناوی چارەسەری کێشەی کوردە لە تورکیا بەڵام ئەمە چۆن بە شێوازێکی قۆناغبەندی بۆ نمونە ئۆجەلان یعنی دەربارەی لە دوامین لە دوانیە لەسەر پرۆژەکە ئەڵێکی یعنی ئەڵێ ئەمە لە مێژووی سیاسی تورکیادا ئەمە یەکەم هەنگاوی لەم شێوە نەنراوە تاکو ئێستا هەروە ئەمە دەستپێکی سەرەتاییە بۆ پرۆسەی بە دیموکراتیزەکردنی دەوڵەتی تورکیا لەبەرەوە ئێمە ئابینین لە دوانەکانی ئۆردوغانیش کە باز لە برایەتیەکە باز لە پێکەوە ژیانی گەلانەکە و هەروەها باخچەلی یعنی ئەم باخچەلی لە دوامین لە دوانی ئەم ڕۆباسیەکە باز لە ئازادکردنی ئۆجەلان و دەمیرتاشەکە خۆ لە پرۆژەیاسەکەدانی قەیومەکە کەواتە نا لە پرۆژەیاسەکەدا نییە کەواتە ئەمە بەرەو چی ئەڕوا بەرەو ئەگەر هەنگاوی دواتری بە دوابێ بەرەو چارەسەری کێشەی کورد بەڵام چۆن بە شێوازێکی قۆناغ باش دێمە خزمەتت مامۆستا عومەر مامۆستا ئەحمەد سوپاسی جەنابیشت دەکەین کە لە هەڵەبجەوە لەگەڵمانی سەرنجی بەڕەشی بزانین ئەگەر بە پوختی مادەکانی ئەو پرۆژە یاساییمان بۆ باس بکەی چی لە خۆ دەگرێ وایە کێ سوودمەند دەبێ لەم پرۆژە یاسایە وەکو سەرکردەکانی پەکەکە وەکو ئۆجەلان وەکو چەکدارانی پەکەکە چۆن باڵەکانی پەکەکە چۆن مامەڵی لەگەڵدا کراوە لە ناو پرۆژە یاسایە بەڵێ سڵاو لە ئێوە لە بینەرانی پەیام سوپاس بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە ئەنجامدانی ئەم جۆرە بەرنامانە زۆر گرنگن بۆ ئێمەی کورد بۆ ئەوەی گفتوگۆ لەسەر ئەو بابەتانە بکەین کە پەیوەستن بە کوردەوە چ لە باکووری کوردستان و یا لە باشوور و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە دڵنیاییەوە خستنە سەرکاری پرۆسەی ئاشتی گفتوگۆکانی نێوان پارتی کرێکارانی کوردستان پەکەکە و دەوڵەتی تورکیا لە چوارچێوە و لە زەمینەی یاسایی پەرلەماندا هەنگاوێکی زۆر گرنگە زۆر ئەرێنیە بە ئاراستەی با بڵین بە یاساییکردنی پرۆسەکە لەبەرەوەی چەند لە جارەکانی پێشووە کە هەوڵ دراوە پرۆسەی ئاشتی جێبەجێ بکرێ هەر لە چوارچێوەی سیاسی و کۆمەڵایەتیشی لەسەر کراوە و گفتوگۆکان نەگەشتۆتە ئەنجامێک کە بگاتە مەرحەلەی یاسایی بەڵام خۆشبەختانە ئەم جارە گەشتۆتە مەرحەلەی یاسایی ساڵێک ڕێک بزەبە ساڵێک لەمە و پێش لیژنەی با بڵین پاڵپشتی نەتەوەی و بەهێزی کۆمەڵایەتی لە پەرلەمانی تورکیا بە بەشداری سەرجەم نوێنەری سەرجەم پارتە سیاسیەکان پێکێنرا دوای ئەنجامدانی کۆبوونەوەی گەلێکی چڕ و پڕ و میوانداریکردنی سەرجەم لایەنە جیاوازەکان لە چ بەرەی کورد چ پەکەکە چ ئیسلامیەکان چ نەتەوە پەرستەکانی تورکیا چ لایەنی دەوڵەتداری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دوای بەشداری پێکردنی هەمویان لە مانگی شوباتی ئەم ساڵە لیژنەکە راپۆرتێکی تێروتەسەلی دا سەرۆکایەتی پەرلەمان دەربارەی پرۆسەی ئاشتی بۆ چوارچەوەی یاسایی چی بکرێت لە خاڵی شەشەمی راپۆرتەکەیە پێشنیاری نووسینی پرۆژە یاسایەک و پێشکەشکردنی بە سەرۆکایەتی پەرلەمان و پاشان دەرکردنی وەکو یاسایەک لە پەرلەمانە کراوە کە خۆشبەختانە ئەمڕۆ دوای ساڵێک لەو ئیشانە ئەمڕۆ ئەو پرۆژە یاسایە پێشکەش کرا تەبەنە پرۆژە یاسایە تەرجمەکردنی ئاسان نییە ئەوەی من تەرجمەم کردووە یاسای بەهێزکردنی پێکەوەی کۆمەڵایەتی و پاڵپشتی نەتەوەی تورکیەکەی میلی دایانشمافە تۆپڵوم ساڵ بتون لە شمەنین گوچلەندری المەسی بەڕاستی هەم ناونیشانەکەی هەم ناوەڕۆکی ئەم پرۆژە یاسایە کە 12 مادەیە و لەگەڵ با بڵین ملحەقەکانیشی کە من ئەمڕۆ خوێندمەوە بەوردی یەکێکە لەو پرۆژە یاسایانەی کە نووسراوەتەوە لە مێژووی تورکیایە زۆر ئاڵۆز و زۆر معقەدە من کە خوێندومەتەوە چەندین پرۆژە یاسا چەندین یاسای دیکەی دەرکراو لە پەرلەمانی تورکیاوە خوێندومەتەوە هێندەی ئەمە معقەد و ئاڵۆز نەبووە کە تەسەورەکەم لە نزیکەی 7 لاپەڕەیە ئەم 12 مادە نووسراوەتەوە بەڵام ئەگەر ڕوونکردنەوە تەفاسیلی بدرێت ڕەنگە بە 600 لاپەڕە تەواو نەبێت
ئەوەی گرنگ بێت بە نیسبەت کوردەوە هەنگاوێکی زۆر باشە بە ئاراستەی کرانەوەی زیاتری تورکیا بە ئاراستەی کورداوە ئەو ژمارە زۆرەی هاوڵاتیانی کورد زیندانی سیاسی یا ئەوانەی لە پەرلەمانتار لە سەرۆک شارەوانیە لابراوەکان ناچار بوون تورکیا جێبهێڵن هاتوونەتە هەرێمی کوردستان یا ڕۆشتونەتە وڵاتانی ئەوروپا یا ئەو سەرۆک شارەوانیانی کە قەیوم لە جێگەیان دانراوە ئەم یاسایە کە کەوتە بواری جێبەجێکردنەوە دەرفەتێکی زۆر باشە بۆ گەڕانەوەی ئەو کەسایەتیانە و پەرلەمانتارانە و گەڕانەوەی ئەو سەرۆک شارەوانیانە بۆ شوێنی حەقی خۆیان وە ئازادکردنی ئەتوانم بڵێم هەزاران و دەیان هەزار زیندانی سیاسی کە لەسەر پرسی کورد زیندانی کراون لە تورکایە ئەمە مژدەیەکی خۆشە یا دەرفەتێکی زێڕینە بۆ کورد لە چوارچەوەی تورکایە و گاوێکی ئەرێنیە بە ئاراستەی کرانەوەی تورکای زیاتر هەم بە ڕووی ڕۆژاوای کوردستانە هەم بە ڕووی باشووری کوردستان و بەهێزکردنی زیاتری پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و ڕۆژاوای کوردستان چ لەگەڵ دەوڵەتانی ناوەندی خۆیان چ لەگەڵ تورکایە هەموو ئەم خاڵانە پێمانەڵێن پرۆژه یاسایە هەنگاوی باش پرۆسەی ئاشتی بە ئاراستەی باشە بە هەنگاوی جددیە ئەباتە پێشەوە بەڵام لەگەڵەوەیشە ئەم پرۆژه یاسایە بەداخەوە خاڵی نییە لە بۆمبی تەوقیتکراو بۆ کورد بۆ چالاکوانانی کورد لە هەر ئان و ساتێکدا کۆمەڵێک بۆمبی تەوقیتکراو دانراوە کۆمەڵێک مادە و ڕستەی لاستیکی دانراوە کە من جیام کردوتەوە ئەکرێ لە کاتی خۆدەیە ئاماژەی پێ بدەین ڕەنگە لە هەر حاڵەتێکە ئەگەر پرۆسەکە گرفت و کێشەی بۆ دروست ببێت ئەوە دەوڵەتی تورکیا و دەسەڵاتی یاسادانانی تورکیا و دادۆرەکان ئەتوانن ئەو مادانە لە دژی کورد و خەڵکانی کورد بەکاربهێنن باشە ماوەسەدەمەوە خزمەتت بەس ئەگەر بە پوختی چکە بەڕێزوت پرۆژەکە ئالۆزە بەس بە پوختی ئەوەی کە بۆی بینەران بگە لە پرۆژەکە باسیەوە کراوە ئەوانەی کە پێش 2005 سزا دراون بە تۆمەتی کارکردن لەگەڵ پارتی کرێکارانیان سەرکردەکانی ئەوانە ناگرێتەوە هی دوای 2005ەوە سەبارەت بە چەکدارەکانی گەریلاکانی پەکەکە چی تێدا سەرکردەکانیان چۆتە ئەو وردەکاریەوە تەمان قسەکردن لەسەرم بابەتە زۆر ورد و ئالۆزە ئەوەی کە تایە هاتووە نەسەن باس لەوە ئەکات کە تورکیا یاسایەکی هەیە لە ساڵی 2013 دەری کردووە یاسای 6415 تایبەت بەو تاوانانەی کە یا با بڵێن تایبەت بە پاڵپشتیکردنی نەسی یاساکە بەو جۆرەیە ڕێگری لە پاڵپشتیکردنی دارایی گروپە تیرۆریستیەکان ئەم یاسایە هەروەکو لە بڕگەی هەڵە نەبوو بمڕگەی دووەمی مادەی یەکەمە ئاماژەی پێداوە ئەم یاسایەی کە دەرەکرێت تەنها تایبەتە بە ئەو تاوانانەی کە یاسای ژمارە 6415 چوارچێوەداری کردووە و لەناو ئەو تاوانانەشە ئەو تاوانانەی کە لەلایەن لە بین القوسین لەلایەن ئەندامان و پشتیوانانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکەوە ئەنجام دراون واتە ئەم یاسایە هیچ سوودێکی نە بە گروپە ئەوەی تورکیا ناوی ناوە گروپی فەتحولا گوڵەن و گروپە تیرۆریستیەکانی تر ئەگەیەنێ و نە بە سەرکردە پلەیەکەکانی پەکەکە ئەگەیەنێ و نە بە عەبدوڵڵا ئۆجلان ئەگەیەنێت و نە بەو کەسانەشی ئەگەیەنێ کە لە پێش ساڵی 2005ەوە بەشدار بوون لە کردەوەی ئەوەی تورکیا ناوی ناوە کردەوەی تاوانکاری یا کوشتن یا پشتیوانی گروپی تیرۆریستیا بەڵکو ئەم یاسایە تایبەتە بە ئەو تاوانانەی کە لەو یاسایی پێشووە هاتوون و لە دوای 1/6/2005ەوە ئەنجام دراون هەر تاوانێک لەو بەروارەوە ئەنجام درابێت لە ڕێگەی ئەم یاسایەوە کە چووە بواری جێبەجێکردنەوە ئەوەش وردەکاری خۆی هەیە بەشێک لە بەیابا بڵێن بەشێک لەوانەی کە سزا دراون ئەگەر سزاکانیان تا 15 ساڵ بێت کەمەکرێتەوە بۆ 5 ساڵ ئەوانەی کە لە 15 ساڵ زیاتر بن سزاکەیان کەم یا سجنی موئەبەدی بن سزاکەیان کەمەکرێتەوە بۆ 10 ساڵ و بەم جۆرە پێویستە ئەوە بکەن و ئەو دۆسیانەشی کە هێشتا یەکلا نەبوونەتەوە لە دادگایە جارێ دوا ئەخرێت تاکو و پرۆسەی ئاشتی بە تەواوی ئەکەوێتە سەر پێی خۆی و یەکلا بێتەوە بەڵام ئەوشمان بیر نەچێت هەر بە گوێرەی مادەی یەکەمی ئەم یاسایە خاڵی یەکەمی مادەی یەکەمی ئەم یاسایە ئەم یاسایە کە دەرکرا لە پەرلەمانی تورکیا کە پێشبینی ئەکرێت لە ماوەی هەفتەیەکە دەربکرێت ئەگەر گرفتی بۆ دروست نەبێ ڕاستەوخۆ ناچێتە بۆ واری جێبەجێکردنەوە بەڵکو جارێکی دیکە لە ڕێگەی ئەم یاسایەوە تۆپەکە هەڵەدرێتەوە ساحەی قەندیل و پەکەکە لەبەرەوەی ئەو مەرجە دانراوە دوای ئەوەی
دەستەی ئاسایشی نیشتیمانی تورکیا بە بڕیارێکی فەرمی لە ڕۆژنامەی فەرمی تورکایە ئەو بڕیارەی بڵاوەکرێتەوە کە بەڵێ سەرجەم ئەو چەک و جبەخانە و ئامراز و کەرەستەی سەربازی دەستی پارتی کرێکارانی کوردستان و گەریلا هەمووی تەسلیمی یا هەڵوەشێنراونەتەوە یا تەسلیمی دەستگای ئیستیخباراتی و سوپای تورکیا کراون و هەمووی تۆمار کراوە و هەمووی لە چوارچەوەی راپۆرتێکە لەلایەن دەستەی ئاسایشی نیشتیمانیەوە دانی پێیاندرێ و لە ڕۆژنامەی فەرمیە بڵاوکرێتەوە پاشان ئەم یاسایە کە قسەی لەسەرەکرێت ئەچێتە بواری جێبەجێکردنەوە. سوپاس دەکەم. دوایی لەسەر قسە لەسەر سەرگردەکانی پەکەکە ئایا چۆن مامەڵیان لەگەڵ دارەکە دێمەوە خزمەتت لەگەڵ باڵەکانی دیکەی پاکەکەش مامۆستا عومەر تێبینی کتێبی لەسەر وردەکاری پرۆژەکە مامۆستا ئەحمەد هەندێک وردەکاری باس کرد بەس وەکو قازانجی کورد قازانجێکی بۆ کورد تێدایەوە بۆ تورکیاش ئەو لیژنیش کە پێک هاتووە ئێستا دەڵێ لیژنێک بۆ ئالەتی جێبەجێکردنی پرۆژەکە لە جێگری سەر کۆمار وەزیری دادەرەوە بەرگری ناوخۆ سەرۆکی میت سکرتێری ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی تورکیا پێک دێت بڵێن ئەم جارە پرۆژەیەکی دەوڵەتیشە. بەڵێ وتمان بەس لەبەر ئەوەی پرۆژەکە چێتە پەرلەمان و لە پەرلەمان دەنگی لەسرە درێ و زۆرینەی پارتە سیاسەکان و لە پەرلەمانەکانی لەگەڵایە کەواتە ئەمە پشتیوانیەکی زۆر گەورەیە بۆ ئەم پرۆژە یاسایە و ئەو کاتەش کە لە پەرلەمان دەرەچێ ئەمە ئەبێ بە یاسا کە بوو بە یاسا ئیتر ئەبێ لە دادگاکان و لە هەموو ناوەندە ئەمنی و سەربازیەکانە جێبەجێ بکرێ و خەڵکێکی ئیتر ناتوانی تۆ لە دوای ئەوە بە ناوی تیرۆر بە ناوی دژایەتی دەوڵات بە ناوی هیچ شتێک لەمانە کەسێک بە ناوی پارتی کرێکارانەوە بگری چکە بۆ یعنی هەر لە پرۆژە یاساکەیە هەیە باسی ئەوواکە کە چاودێری پارتی کرێکاران نەکرێ و بۆ ماوەی 5 ساڵ ئەو کەسەی کە ئەگەڕێتەوە ناتوانێت بەشداری هیچ چالاکیێکی سیاسی بکە و لەلایەنی دەستگای میتەوە چاودێری ئەکرێ ئایا چالاکی تر ئەنجامەدا بە دژی دەوڵەتیان ئەنجامی نادا ویان پابەندە بێ بەو پرۆسی ئاشتیەوە کە هەیەی یان پابەت نابێت لەبەر ئەوە ئەمە تەمان چاودێری چیەکە هەر لە بەندەکە جەخت لەوا کاتەوە کە پارتی کرێکاران ئیتر ئەبێ کۆتایی بە خەباتی چەکداری بێنێ و بە هیچ جۆرێک خەباتی چەکداری ئەنجام نەدا و هەموو بنکە و بارەگاکانیان لە ناوخۆی تورکیا و لە دەرەوەی تورکیا چۆ بکەن و تەسلیمیان بکەنەوەی ئەمە بوو لەم چەند ڕۆژێ ڕابردووە کە بینیمان بنکە و بارەگاکانی پارتی کرێکاران لە سنوورەکانی عێراق و ئێران و هەندێک لەو چیانی ناوخۆی تورکیا و لە خاڵە سنووریەکانە پارتی کرێکاران چۆڵیان کردو و هەم بەشێکی زۆریش لەوانە لەلایەنی سوپای تورکیاوە شوێنەکانیان پڕەکرێتەوە هەروە بەپی لە دوانی ڕۆژنامەی نەفەسی تورکی باز دەواکە ئەڵەیەکە تا کوێستا پارتی کرێکاران 81 پێگەی خۆیان چۆڵ کردووە و لەلایەن ئەمە لەلایەن مانگی دەستکردەوە چاودێری ئەکرێ و لەلایەن دەستگای میتەوە چاودێری ئەکرێ و بە تەواوی ئیتر ئەو کەمپانیای کە هەیەە چۆڵیکەن یعنی بۆ نمونە ئێستا کەمپی مەخمورمان هەیە ئێمە لە هەولێر یعنی کەمپی مەخمور ئەڵێ ئەتوانێت نزیکەی 14,000 هاوڵاتی بگەڕێنەوە ناوخۆی تورکیا وە سوود لەم یاسایە وەربگرن بۆ چونکە ئەمانە بەشێکی زۆری هاوڵاتین لە ناو کەمپەکەیان بەشداری هیچ پرۆسەیەکی سەربازیان نەکردووە و ئەو تاوانەی کە ئەو باسیەکە بەشداری نەکردوێت لە تاوانی کوشتن و ئەوانەیە کەواتە ئەنجا هەندێک لەمانە هەرەوەی دەخوێنێتەوە کە بڵێن گەڕانەوەی گەریلاکانی پەکەکەی ئەی بۆ کورد وەکو زمانەکەی وەکو بەڕێوەبردن بەژاری لە بەڕێوەبرنی دەوڵەتە وەکو دانان لە دەستور بە مافی کورد وەکەوەی کاوڵاتی تورکیا ئەوانەی تیان نییە ئەزایکی ئەمە سەرەتا بەس بۆ ئاساییکردنەوەی دۆخەکەیە یعنی کۆتایی هێنانی پارتی کرێکارانە وەکو پارتێکی چەکداری باشەڵدان لە بەرامبەر چیدا بۆ منە پەکەکە دەستبەرداری خەباتی چەکداری بێ هەڵوەشانەوەی چۆڵکردنی بنکە سەربازەکانی چەکەکانی لە بەرامبەر چیدا چی دەست دەکەی بۆ نمون هەرەوەی کە بگەڕێنەوە تورکیایان چی بەڵێ ئەمە سەرەتا وەکوتم سەرەتایەکە بۆ ئاساییکردنەوەی دۆخەکە کە ئاساییکردنەوەی دۆخەکەیان کرد ئێستا بۆ نمونە بەڵام تۆ پارتێکی وەکو دەمپارتی تێ لە تورکیا کە نوێنەرایەتی کوردەکە کە خەباتی سیاسیەکە یعنی بۆ نمونە ئەتوانن هەر یەک لەمانەی کە گەڕانەوە پاشەوەی کە ئازادە بن کاری سیاسی بکەن پشتیوانی لە دەمپارتی بکەن یان خۆیان پارتی کرێکاران پارتێکی سیاسی دروستکە و لە ڕێگەی ئەو پارتە سیاسی خۆیانەوە وەکو پرۆژاسەیەک پێشکەش بە دادگای تورکیای بکەن
بۆ دروستکردنێکی پارتێکی سیاسی نوێ ئەمە بەڵام یەکلا نەبووتەوە تا ئێستا بۆ کێشەی مەسەلەی چەکدانانی پارتی کرێکاران و کۆتایی هاتنی دۆسی پارتی کرێکاران ئەمە گرنگە بەلای تورکیاوە چکە هەر لە سەرەتاوە پرۆسەکە ناوی نابووچی کۆتایی هێنانی تیرۆر تێگەی یعنی لەبەر ئەوە دەوڵەتی تورک ئامانجێکی هەیە ئامانجە گەورەکەی چییە؟ کۆتایی هێنان بە تیرۆر، کۆتایی هێنان بە توندی تیژی و نەمانی بزوتنەوەیەکی سیاسی کە لە ڕێگەی توندوتیژی و شۆڕژێڕیەوە خەبات بکە لەبەرەوە ئەمە گرنگە بەلای دەوڵەتی تورکیاوە بەڵام دەم لاشەوە تۆ کوردانانیشێ ناڵم خەباتەکە بەرەو خەباتێکی سیاسیە بە لە خەباتێکی چەکداریەوە بەرەو خەباتێکی سیاسی ئێستا بۆ نمونە کە باس دەوا کە ئێستا هەر ئەمڕۆ کە ڕاستە لە بەندەکانە باسی ئەوە نییە کە ئۆجەران ئازاد بکرێ دەمیرتاش ئازاد بکرێ و سەرکردە سیاسەکانیان ئازاد بکرێ بەڵام هەر ئەمڕۆ دەوڵەت باخچلی باسی دەوەی کرد کە پێویستە دەمیرتاش ئازاد بکرێ پێویستە ئۆجەلان مافی ئەویش کە بەرەو ئازاد بوونە من ئەنجام یەکێک لە بەندەکانە بینیم کە لەوەیە کە ئەڵێ ئەم پرۆژە یاسایە سەرکردەکانی پارتی کرێکاران ناگرێتەوە کە ئاکاتە نزیکەی 200 سەرکردن کە ئەمانە ئەم یاسایە نایەنگرێتەوە بەڵام لە هەمان کاتە ئەڵێ سیفەتی چی بە ئۆجارانە بەکرێ ڕێخەری پرۆسەی ئاشتی یعنی کە ئەمە قۆناغێکی نوێ و هەنگاوێکی نوێە چکە بەڕاستی ئەمە بەڕابەتی ئۆجەلانەکرێ یعنی ئەمە لەژێر ڕابەتی ئۆجەلانایە و بەبێ بوونی ئۆجەلان ئەم پرۆسیە سەرناگرێت لەبەر ئەوە ئەمە قۆناغبەندیە بەڕای من قۆناغبەندیە بۆ ئازادکردنی دەمیرتاش و ئۆجەلان و سەرکردە سیاسیەکانی تر بەڵام پرۆسەکە زۆر ئاڵۆزە پرۆسەیەکی مێژوویە پرۆسەیەکی خوێناویە مەسەلەی کێشەی کورد و هین وەکو ئۆردوغان خۆیوتی ئێمە 40 ساڵە بەرامبەر بە پارتی کرێکاران شەڕەکەین و هەموو ڕێگە چارەیەکی سەربازیمان بەکار هێناوە ئەمە قسەی ئۆردوغان خۆیەتی هەموو ڕێگە سەرباز بەڵام ئێمە سەرکەوتوو نەبووین دێمە خزمەتت ماوە سەحمەد ئەگەر بەڕێزیشت بۆ چوونێکت تێ ڕایەک تێ لەسەر بڵین چارەنووسی ئۆجەلان دوای ئەم پرۆژە یاسایە و زمانی کوردی دانان بە کورد لە تورکیا چارەنووسی چەکدارانی گەریلاکانی پەکەکە وایە هەموو باڵەکانی پەکەکەش دەگرێتەوە ئەمە چۆنە؟ طبعا عەبدوڵڵا ئۆجەلان خۆی لە پەیامەکەی ساڵی ڕابردووی هەڵەنەبوو بم لە مانگی 6 بوو پەیامێکی ڤیددیۆیی حەوت خولەکی بڵاو کردەوە لەو پەیامەیە ڕاشکاوانە ئەڵێ ئەگەر گرفتەکە یا قسە لەسەر ئازادبوونی من و مافی تاکە کەسی منە من دەستبەرداری هەموو مافێکی خۆمە بمو لە زیندانە مێنمەوە لە پێناوی ئەوەی پرۆسەکە بە سەرکەوتویی کۆتایی بێت و با بڵێن لەم ماوانەی شاکە نزیکەی 2 مانگ جارێکتر تەجدید یا با بڵێناوە گۆشەگیری خرایە سەر عەبدوڵڵا ئۆجەلان و جۆرێک لە چەقبەستویی لە پرۆسەی ئاشتیا بە شێوەیەکی کاتی هاتەکایەوە جارێکتر عەبدوڵڵا ئۆجەلان لە گفتوگۆکانیان لەگەڵ وەفدی دەم پارتی و لەگەڵ وەفدی دەوڵەتیشە جەختی لەوە کردوتەوە کە ئەگەر مەسەلە مافی تایبەتی منە من دەستبەرداری هەموو مافێکی خۆمە بم ئەوەشمان بیر نەچێ ئۆجەلان لە کۆتایی تەمەنیایەتی گەورەترین دەستکەوت بۆ ئۆجەلانیش لە ئێسایا بریتە لە سەرخستنی پرۆسەی ئاشتی چ لە زیندان بێت چ لە ماڵا بێت چ لە کۆشکا بێ بۆ ئەو جیاوازیکی وەهای نییە بەنیسبەت گەریلاوە هەر گەریلایەک لە چوارچێوەی ئەو یاسایەیە ئەتوانی ناوی بنێ لێبوردنی گشتی یا لێبوردنێکی دیاریکراو شمولی بکات ئەوە هەرچەنە ئەگەر چەکیشی هەڵگرت بێ هەرچەنە دژی دەوڵەتی تورکیا شەڕی کردبێ بەڵام ئەگەر دەستی سوور نەبوو بێ بە خوێنی با بڵێن هاوڵاتیەک یان سەربازێک یا پۆلیسێکی تورکیا چ کورد بێ تورک بێ فەرقی نییە بۆ ئەوان ئەوە یاساکە ئیگرێتەوە و ئەکرێ لێبوردنی بۆ دەربکرێت و ئازاد بکرێ بەڵام بەرپرسانی باڵای پەکەکە لەو بڕواایە یانیم کە هیچ با بڵێن پارێزبەندی یا هیچ لێبوردونیە شمولیان بکات لەبەرەوەی ڕێعامی تورکیاش ئەوە قبول ناکە بەڵام ئەکرێت ئاسانکاریان بۆ بکرێت لە وڵاتێکی دیکە لە دەوڵەتێکی دیکە درێژە بە ژیانی خۆیان بدەن سەبارەت بە چالاکی سیاسی بەدڵەوە گۆڕانکاری سیاسی گەورە لە تورکیا ڕووەدا هەتا ئەمڕۆ کە لە ئەو کۆنگرە ڕۆژنامە نووسێی هەریەک لە سەرۆکی فراکسیۆنی ئاکپارتی و فەتحی یڵدز
سەرۆکی فراکسیۆنی مەهەپە و ئەو فراکسیۆنانەی کە ئیمزایان لەسەر پرۆژه یاساکە کردبوو کۆنگری ڕۆژنامە نووسیان ئەنجامدا لە کۆتاییەکەیە دێڕی کۆتایی زۆر مهم بوو. فەتحی یڵدز سەرۆکی فراکسیۆنی مەهەپە وتی چاوەڕوانی گۆڕانکاری گەورەتر بن لە دوای ئەم پرۆژه یاسایە و سەرکەوتنی پرۆسەکە بەباشی چاوەڕێی گۆڕانکاری بن لە یاسای پارتە سیاسیەکانە، لە یاسای هەڵبژاردنە، لە یاسای دادوەری تورکایە کە تا ئێستا هێڵی سوورە دەستبردن بۆ یاسای دادوەری تورکیا وەکو چوارمادەکەی سەرەتای دەستوری تورکیا و یاسای هەڵبژاردن ئەمە ئاماژەیەکە بۆ ئەوەی کە ئەگەری زۆرە ئەردۆگان وەکو خۆی جارێک دیکە هەڵبژێڕێتەوە و هەموارێکی یاسایی بۆ بکرێکە کاندید بکرێتەوە. ئەگەر لە بابەتەکە دەرنەچین ئەوەی مهم بێ هەمواری یاسای پارتە سیاسیەکانە کە لەم چوارچێوەیە ئەکرێ کۆمەڵی هەموار بکرێت، کۆمەڵێ مادە هەموار بکرێتەوە کە ئەندامانی پەکەکە کە چ لە ناو شارەکانە بەنهێنی ئەندامین و بەسەریانە ساغ بۆتەوە یا لە زیندانان یا ئازاد دەکرێن یا گەریلاکانیش تەنانەت ئەکرێت بڕۆنەوە ناو شارەکان و تێکەڵی خەڵک ببنەوە و جارێکی دیکە لە چوارچێوەی دەمپارتیە یا لە چوارچێوەی پارتێکی سیاسی تازەیە کە دروست بکرێت درێژە بە کار و چالاکی و خەباتی سیاسی بدەن. ئەمە دڵنیام من لەوەی کە چ بۆ ئۆجلان چ بۆ بەرپرسانی باڵای پەکەکەیش لە قەندیل ئەمە گرنگە بۆ ئەوان کە هیچ نەوێ پرۆسی ئاشتی سەر بگرێت و کورد بتوانێت لە چوارچێوەیەکی یاساییە درێژە بە خەپات و کار و چالاکی سیاسی خۆی بدا و ئەو هەموو زیندانێ سیاسی ئازاد بکرێت، سەرۆک شارەوانیەکان بچنەوە ژوێنی خۆیان، دەیان پەرلەمانتاری وەکو سەلاحەدین دەمیرتاش کە لە منفایە ئەژین لەبەر و تۆمەتانی بەسەریانوێ بگەڕێنەوە ناو تورکیا ئەمانە خاڵی گرنگن. سەبارەت بە مافە کلتوریەکان و زمانی کوردی لە ڕاستیە ئەو خاڵەمان بیر نەچێت لە پرۆسی ئاشتی پێشووە مافی کورد زۆر مافی کورد دەستەبەر کراو تا ئێسش بەردەوامە. بۆ نمونە وانەی بژاردەی کوردی لە ئەو ناوچانەی کە زۆرینەیان کوردن ئەکرێ فێرخوازەکان خوێنکاری قوتابخانەکان ئەو وانەیە هەڵبژێرن و زمانی کوردی فێر ببن. دەیان و بگرە سەدان ناوەندی چاپەمەنی کوردی لە دوای 2013ەوە کراونەتەوە ڕاوێستە ئاڤێستایە نوبەهارە هەریکێک لەمانە لە ئیستەمبول و شارەکانی دیکە کراونەتەوە. ئەمە هەمووی مافی زمانە بە کورد دراوە لە ئەو شوێنانە. خەڵکی ئازادانە ئەتوانن لە تەلەڤیزیۆنەکانە بە کوردی قسە بکەن. ڕەهبەر تیڤیمان هەیە نزیکەی 5-6 ساعت پەخشی کوردی هەیە جا لە تەڕەتە TRT 6 کەناڵی دەوڵەتە و چەندین کەناڵی دیکە کە ئەتوانن بە کوردی پەخش بکەن، ڕۆژنامە بە کوردی دەرەچێ، تاوان کوردی کرمانجی ئەوەی بە لاتینی ئەنووسرێت. هەموو ئەمانە پێشڤەچوونی باش بوون و ئومێ دەکەم تەسەورەکەین کە لە ئایندەیە یاساکە بکەوێتە سەرپەی خۆی مەرجەکانی چەکدانان و خۆ تەسلیمکردنەوە لەلایەن پەکەکەەوە جێبەجێ بکرێ. بە دڵنیاییەوە هەمواری دیکە لە یاساکانی دیکەیە ئەکرێت و مافی زیاتری کللتوری و ڕۆژبیری و سەقافی و زمانەوانی بۆ کورد فراهەمەکرێت. باشە مامۆستا ئەحمەدەگە بە کورتی وەڵامی و پرسیارەشمان بدەیتەوە دێمەوە خزمەتت. کێ بوونەوانەی جگەر لە پارتەکەی ئەردۆغان بڵین دەوڵەت باخچەلی و دەم پارتی کێ بوونەوانەی کە پشتیوانی ئەم پرۆژە یاسایان کە دەنگیان پێداوە کێ ناوانەی دژایەتی دەکەن بە پوختی بێ سوپاس دەکەم. لە ڕاستیە ئەوانەی کە واژۆیان لەسەر با بڵێن پرۆژە یاساکە کردووە 360 پەرلەمانتار واژۆی لەسەر کردووە، پەرلەمانتاری ئاکپارتی، دەمپارتی، مەهەپە پارتەکەی دەوڵەت باخچەلی لەگەڵ جەهەپە و هوداپار. تاوان کاڵێن جەهەپە ئێستا بێ بڵێن جەهەپەی پێنجەم حیزب نەک سێم حیزبی تورکیا. جەهەپەی با بڵێن کەمال کلیژدارۆغڵو خۆتان نەزانن لە ماوەی ڕابردووە قلیشانێکی گەورە لە جەهەپەیە ڕوویدا دوایەوەی کەمال کلیژدارۆغڵو بە بڕیاری مەحکەمەی باڵای تورکیا گەڕێنراوە بۆ سەرۆکایەتی حیزبەکە وەکو قەیوم و ئۆزگورۆزێل و ئەوان دەستبەر ناچار بوون دەستبەرداری جەهەپە ببن و ئێستا حیزبێکی تازەیان بە ناوی پارتی نوێ یعنی پارتی دروست کردووە کە لە نزیکەی 140 پەرلەمانتار 91 پەرلەمانتاری ئەو حیزبە جەهەپە ڕۆشتوونەتە ناو پارتی نوێوە. بەڵام جەهەپە بە 45 پەرلەمانتارەوە و هوداپار هەرچەنە گروپی نەبێت لە پەرلەمانە بەڵام 4 پەرلەمانتاری هەیە و نزیکەی 10 پەرلەمانتاری سربەخۆ لە کۆی ئەم لیستانە کە نزیکەی 427 پەرلەمانتاریانەیە 360یان ئیمزایان لەسەر پرۆژە یاساییەکە کردو ئەوەش ڕێژەی یاسایی تەواو کردووە بۆ ئەوی پرۆژە یاساکە پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمان بکرێت و ئەگەر بەم جۆرە بڕوا ئەوە لەم ڕۆژی جومعە توانی وەڕۆ ئەکرێ بخرێتە
خوێندنەوەی بۆ بکرێت و دانیشتنی لە کۆبوونەوەی گشتی پەرلەمانە بۆ بکرێت. تا ئێستا هیچ حیزبێک و هیچ لیستێک دژایەتی خۆی بۆ پرۆژە یاساکە ڕانەگەیاندووە جگە لە پارتی باش ئی پارتی کە ئەو پارتی 2007 لە دەوڵەت باخچەلی جیابوونەوە ئەمانیش ڕێژەیەکی وهایان نییە 29 کورسیان هەیە. پارتەکانی دیکەش بە جۆرێ لە جۆرەکان بێدەنگیان هەڵبژاردووە. ڕەنگە لە ماوەی گفتوگۆکانە زیاتر بۆ مزایدەی سیاسی نەگۆ دژایەتیە کە ئەم پرۆژەیە سەر نەگرێ بەڵکو بۆ مزایدەی سیاسی پارتی باش و پارتی نوێ ئەوەی ئۆزگرۆزێل و چەند پارتێکی دیکەی نەتەوەیی وەکو ئەوەی پارتی زەفەر ئەمانە مزایدەیەکی سیاسی بکەن و باس لە خوێنی شەهیدانی تورک و کۆمەڵێک دەستەواژە بەکاربێنن تەنها بۆ ڕاکێشانی سەرنج و با بڵێن عەتفی هاوڵاتیانی تورک بە تایبەت نەتەوە پەرستەکان. بەڵام بە کۆی گشتی ئەم پرۆسەیە ئەگا با بڵێ پرۆژە یاساکە لە پەرلەمانەوە ومێدمان هەیە کە تێپەڕێنرێ و ڕێژەی یاسایی خۆی بەدەست بهێنێت و پێمانە گۆڕانکارێکی وهاشی تیا بکرێت هەر بەم ڕەشنووسەی کە ئێستا نووسراوە بە ئەگەری زۆر تێپەڕێنرێت. بەڵێ سپاس دەکەم مامۆستا ئەحمەد. مامۆستا عومەر بێمە خزمەت بەڕێزە سەبارەت بە قازانجەکانی تورکیا گەر ئەم پرۆژەیە بچێتە بواری جێبەجێکردن و چ قازانجێک دەکات چ لە ڕووی ئەوەی کە ئێستا هێزێکە لە دوای ڕووداوەکانی سووریا دەوێت ڕۆڵی هەرێمایەتی بگێڕێ لە بواری وزە دەوێت بڵێن ئاسایشی هەبێت و بێت بە ناوەندێکی وزە بۆ وڵاتانی ئەوروپا و ناوچەکە. قازانجەکانی تورکیا چیەوە تا چەند لەوش ڕزگاری دەبێت بڵێن وڵاتانی وەکو ئیسرائیل و ئەوانە کارتی کوردی لە دژی بەکاربێن ئەگەر ئەم پرۆسێ سەر بگرێت. بەڵێ سەرنج بدەین تورکیا قازانجی زۆرەکە یعنی لەوەی کە چارەسەری کێشەی کورد لە تورکیادا بکەن چکە بۆ یعنی ئەردوغان پێش ماوەیەک لەمە پێش وتی زیانەکانی ئێمە لە شەڕی تیرۆرە کاو مەبەستی شەڕی پارتی کرێکارانە ئەڵێ 2 تریلیۆن و نیو دۆلار زیانی ئێمە بۆ لە شەڕی پارتی کرێکارانە. هەروەها ئێمە ئەگەر سەرنج بدەین گەورەترین دەسەڵات لە تورکیادا هەتا پێش هاتنی ئەکەپە بۆ سەر حکم دەسەڵاتی سەربازی بوو. ئەم دەسەڵاتی سەربازی دەسەڵاتی میت و دەستگا و دژە تیرۆری ناوخۆی تورکیا یعنی ئەمانە کە بەشێک لە دەوڵەتی قوڵی تورکیا حساب بکران ئێمە ئەبین بەشێکی گەورەی زەبەلاحی بودجەی تورکیا ئەم ناوەندانە ئەیان برد بە تایبەتی ناوەندی سەربازی و ئەمەش ئەگەر پێش هاتنە سەر حکمی ئەکەپە لە 2002 سیر بکەین کە دەوڵەتی تورکیا دەوڵەتێکی لاواز لیرە ئاستێکی نزمی هەبوو گەندەڵیەکی زۆر لە دەوڵەتە هەبوو و باری ئابووری تورکیا وڵاتێکی زۆر دواکەوتو لە ڕووی تەکنۆلۆژی لە ڕووی سەربازی لە ڕووی هەموو شتەکانی ترەوە ئێمە ئەبینین هۆکارە گەورەکەی چی بوو؟ هۆکارە گەورەکەی ئەم شەڕی پارتی کرێکارانە بوو یعنی کە زیانێکی گەورەی بە ئابووری تورکیا گەیاندە بوو. لەبەرەوە هەر لە دوای هاتنە سەر حکمی ئۆردوغان لە 2002ەوە بەشێک لەو پرۆسەی کە بەدەستیەوە بوو هەم لە گۆڕانی دەستور هەم لە چارەسەری بنەڕەتی بۆ کێشە گەورانی کە لە تورکیا هەبوو پرۆژەیەکی هەبوو بۆ چارەسەری کێشەی کورد. تەنانەت دەو کاتانە کە ئەحمەد داود ئۆغڵۆ سەرۆگوەزیران بوو و عەلی باباجان و عەبدوڵڵا گوڵ و ئەم سەرکردە گەورانی تورکیا لەگەڵی بوون ئەوان هەموو پشتیوانی ئەوانە کرد کە چارەسەری کێشەی کورد بکەن. تەنانەت لەو کاتەیە کە ئۆردوغان لە ناو پارتی ڕەفاهیشا بوو لە ساڵی 1998 یعنی لەو کاتێک کە حکوومەتێکی ئەتلافیان پێکێنا بە سەرکردایەتی نەجمەدین ئەربەکان و ئەو کاتە دوایەوە کودەتایەکی سەربازیشیان بەسەرا کرد. هەر لەو کاتەشا پرۆژەیەکیان هەبوو بۆ چارەسەری کێشەی کورد کە لەلایەنی کە ئەو کاتە پشتیوانیانە کرد و هەر لەو کاتەوە ئەم بەڵام بەهۆی بارودۆخی نالەباری ئەو کاتەی و باڵادەستی عسکەر نانەتوانی و ئۆجەلان لە 1990 چاوپێکەوتنێکی لەگەڵ ڕۆژنامەنووسێک بە ناوی مایکل گوانتەر هەیە کە شارەزای لە کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دیمەشق چاوپێکەوتنێکی لەگەڵا کاوکاتە پێی ئەڵێ ئایا ئێوە هیچ هیوایەکتان هەیە بە چارەسەری پرۆسەی ئاشتی لە تورکیادا؟ ئەڵێ ئێمە بەنهێنی گفتوگۆمان هەیە بۆ چارەسەری کێشەکە بەڵام گرفتی گەورەی ئێمە دەسەڵاتی سەربازیە لە تورکیا چونکە دەسەڵاتی سەربازی بڕوای بەوە نییە کە
چارەسەری کێشەی کورد بکات لە تورکیا بەڵکو ئەو ئێوێ کورد لە ناو بەرێ لە ناو تورکیادا لەبەرەوە ئەم دۆخانە هەمووی گۆڕان یعنی لە دوای هاتنە سەر حکمی ئەکەپا دۆخی سیاسی گۆڕا و دۆخی دەوڵەتی تورکیا گۆڕا و دۆخی سیاسی لە تورکیا گۆڕانکاری کوردەگەر چارەسەر بێ مامۆستا یارمەتی تورکیا دەبێت ئێستا دەوێت ڕۆڵێکی هەرێمایەتی ببینێ لە عێراق بێ لە سووریا بێ لە ناوچەکە یاخود زۆر جار ئایا ئیسرائیل کێشەی کوردی وەکو کارتێک ویستی بەکاری بێنێ دژی تورکیا و هەر لەبەرم گۆڕانکاری ناوچەکەش بوو کە تورکیا ترسیە بوو دەستی بۆ پرۆژەیە ئەزانیی گرنگ ئەوەیە تورکیا وەکو دەوڵات ئێستا هەستی بە گرنگی چارەسەری کێشەی کورد کردووە بۆ تەنانەت نەک لە تورکیا ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کێشەی کورد کێشەیەکی سەرەکیە یعنی لە عێراقا ئەو کێشانێک کە لە عێراقا هەن پەیوەندی بە کێشەی کوردەوەیە ئەو کێشانەی کە لە ناو سووریای نوێ هەن پەیوەندی بە چارەسەری کێشەی کوردەوەیە ئەوانەی لە تورکیا هەن تەنانەت ئەوەی ئێستا لە ئێرانیش هەیە یعنی کوردانی ڕۆژهەڵات کێشەیەکە ڕۆژە لە ڕۆژانە بێ کۆماری ئیسلامی ئێرانیش بگەڕێتەوە بۆ دانوستان لەگەڵ کورد و دانان بە مافەکانی گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانە و چارەسەری ئەم کێشە لە ڕێگەی پرۆسەیەکی ئاشتی هاوشێوی ئەوی کە لە تورکیا هەیە لەبەر ئێمە هەر چوار دەوڵەتەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە گەورەترین کێشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەمووی پابەندە بەش بە جۆرێک لە جۆرەکان بە چارەسەری کێشەی کوردەوە لەبەرەوە ئێمە ئەبینین ئێستا لە عێراقا یعنی چارەسەری کێشەی کورد لە عێراقا لە ڕێی چیەوە بوو پاش ساڵی 2023 ئەوە بوو کورد گەڕایەوە بۆ بەغدا و لە ڕێگەی بنیادانی دەستورێکی نوێ و مافە دەستوریەکانی گەلی کورد لە ناو دەستوری عێراقا چەسپێنراون لە سووریاش پاش ڕوخانی ڕژێمی ئەسەد و هاتنە سەر حکمی ئەحمەد شەرع بارودۆخێکی نوێ هاتە ئاراوە کۆتایی بەو دۆخە سیاسیە ڕابردووە هات لەبەرەوە کورد ئەبێ کەڵک لەم بارودۆخە نوێ وەربگرێ و ئەمریکیەکان و ئەوروپیەکانیش لەگەڵ ئەوە بوو کە ئەبێ کورد تێکەڵ بە دەسەڵاتی ناوەند ببێتەوە لە دیمەشقا و گەڕایەوە بۆ دیمەشق ئێستا بە هەمان شێوە چەکدانانی پارتی کرێکاران مانای ئەوەیە کە ئەبێ چارەسەری کێشەی کورد لە تورکیاشا بگەڕێتەوە بۆ ئەنقەرە باشە کەواتە لێرەوە ئەم هەنگاوە کە لە هەر سێ پایتەختەکە نراوە ئەوەیە چارەسەری کێشەی کورد بگەڕێتەوە بۆ پایتەختەکان واتە سەرەتایەکی نوێ بۆ خەباتی مەدەنی بۆ خەباتی سیاسی و کورد بە عەقڵیەتێکی نوێوە کەڵک لەم گۆڕانکاریانە وەربگرێ و لە ڕێگەی خەباتی سیاسی و مەدەنیەوە بتوانێت ئەو مافە دەستوریانی کە هەیەی لە دەستوری ئەو وڵاتانەیە بیچەسپێنێ پاشان لە ڕێگەی خەباتی سیاسی و هەوڵ بۆ دەستەبەرکردنی هەموو مافە کولتوریەکان و مافەکانی هاوڵاتی و مافە سیاسیەکانی سپاس دەکەم ماوە سەحمەد پێم خزمەت بەڕێز سەبارەت بە ئەگەر پرۆسەیەشی پێ دوایە بچێتە بواری جێبەجێکردنەوە بەوە چوونی بەڕێز ماوە سەحمەد پێ دوایە پرسی کشانەوەی تورکیا ئایا لە هەرێمی کوردستان تورکیا دەکشێتەوە یاخود کاریگەری لەسەر پەیوەندی کورد لە ڕۆژاوای کوردستان یاخود پەیوەندی هەرێم و تورکیا چۆن دەوێت بە پوختی بێ سپاس دەکەین سەبارەت بە کشانەوەی سوپای تورکیا من هەر لە سەرەتایی ئەم پرۆسەیەوە لە چەند بەرنامەیەکی دیکەشە ئاماژەم پێداوە نەخێر کشانەوەی سوپای تورکیا چ لە سووریاواتە لە ڕۆژاوی کوردستان و لە هەرێمی کوردستانیش جارێ خەیاڵە یا خەونە لەبەرەوەی تورکیا بە ئاسانی دەستبەرداری ئەو خەونەی خۆی نابێت کە پیرناویان ناوە پێڵێ میثاقی میلی لەبەرەوەی بە حەقێکی خۆی ئەزانێ لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە ئەو میثاقی میلیەیان لەلایەن ئەوروپی و ئەوروپیەکانەوە دانی پێدانراوە بە گوێرەی بیرکردنەوەی تورکەکان دەبوو ویلایەتی مووسڵ و بەشێک لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا کە ئەو ناکە ئێستا تورکیا تایە باڵین بنکە و بارەگای داناوە ئەبواە بەشێک وایە لە تورکیا هەتا کەرکووک و سلێمانی و هەولێر و ئەم ناوچانش بەڵام بەهۆی ئەو بابڵێن گۆڕانکاریانی لەو کاتانەیە ئەنجامدرا سنووری تورکیا بەردەست کرایەوە تا شڕناخ و ئەو ناوە لەبەرەوە ئەم دەرفەتەی کە بۆ تورکیا هاتۆتە ئاراوە لەلایەک پێشکەوتنێکی تەکنەلۆژی باشی لە بواری سەربازی و فڕۆکەی بێفڕۆکەوانە بەدەستێناوە جۆپۆلۆتیکێکی بەهێزی هەیە بە تایبەت لەم دۆخەیە ئەمریکا و وڵاتانی ئەوروپا پێویستیان بە تورکیا هەیە و خەریکە ڕێکەوتنی بابڵێن هێزێک ئایدۆلۆژیایەک گروپێک هاتۆتە سەر دەسەڵات لە دیمەشقاکە پشتیوانی تەواوی تورکیاکات و هیچ باکی بەوە نییە کە تورکیا بکاتە دەرەوە لە خاکی وڵاتەکەی زۆریان پێ ئاسایە دەسەڵاتی دیمەشکە تورکیا لە خاکەکەی بمێنێتەوە و هێدی بەغداش
لە با بڵین ئەتوانین بڵین لە جەمسەری ئێرانی ڕووسی دوورەکەوێتەوە و بەرەو جەمسەری ئەمریکی ئەوروپی تورکی هەنگاوەنێ ڕێکەوتنی تازە لەگەڵ تورکایە ئەکات و پێم وانە ئەم ڕێکەوتنانەی کە لە ئایندەیە باشبوونی پەیوەندیەکانی عێراق و تورکیا وا بکات کە عێراق کارتی فشار بەکاربهێنێ دژی تورکیا بۆ کشانەوەی لە هەرێمی کوردستان بە پێچەوانەوە تەنانەت من پێم وایە بەغداد وا ئەڕوانێت کە ئەگەر بێت و سوپای تورکیا لە هەرێمی کوردستان لەو ناوچە سەخت و ئاڵۆزانەیە بمێنێتەوە ئەوە کارتێکی فشاری بەهێزی حکوومەتی عێراق و بەغدا بێ بۆ سەر کوردی هەرێمی کوردستان و کوردی باشوور بۆ ئەوەی لە هەر حاڵەتێکا دۆخی بەغداد و هەولێریا بەغداد و کوردی باشوور تێک بچێ ئەوە توانێت ڕێکەوتن لەگەڵ سوپای تورکایە بکات و تورکیا ئەو پشتیوانی بەغدا بکات کە پشتیوانی شێکا بە تەئکید و ئەوەشمان لەبیر نەچێت کە تورکیا هێواش دەستی کردووە بە گەڕان و پشکنی لە چیاکانی خواکوورک و گارە و ئەو ناوچانە بە دوای نەوت و غازا و تا ڕادەیە گەندێک سەرچاو بیرە نەوتیشی دۆزیوەتەوە تەنانەت یەکێک لە مهندیسەکانی سەرپەرشتیاری ئەم پرۆژەیە کە ئێستا ناوەکەیم لە یاد نەماوە بیرۆکەی ئەوەی با بڵین بەڕای عامی تورکیا یا بەدەسەڵاتدارانی تورکیا داوە گوایە ئەتوانین ئێمە ئەو بیانوە بدەین بە سووریا عێراق پێیان بڵین کانی با بڵین کانی بیرە نەوتەکانتان لەم چیانەوە هەڵق لۆپێ هەروەکو ڕووباری دیژلە و فرات ئەمە بکەین بە بیانوێ بۆ ئەوی نەوتان لێبسێنین بە شێوازێکی بەلاش هەموو ئەم هۆکارانەوە ئەکا نەخێر دەوڵەتی تورکیا و سوپای تورکیا ئامادە نەبێت بۆ ئەوەی سوپاکەی بکشێنێتەوە و دۆخێکیش لە ناوچەکەیە هاتۆ تەکایەوە کە پاڵپشتی لە تورکیا بکات و تورکیان ناچار نەکرێت کە هێزەکانی سوپاکەی لە ئەو ناوچە سەختانە بکشێنێتەوە ئەمە جگە لە مەترسی ئێران کە بەکشانەوەی سوپای تورکیا ئەکرێ ئێران یا هێزەکانی نزیک لە ئێران ئەو ناوچانە پڕ بکەنەوە دیسانەمەش مەترسیە بۆ بلۆکی ئەمریکی و خۆر ئاوا و تورکیا و تەنانەت دەسەڵاتدارانی هەولێریش باشە ماوەستا خولەکێکمانماوە ئەگەر دوشتم هەبوو یەکەمیان لەسەر ئۆپۆزیسیۆنی تورکیاوەی کە باس کرد پارتی گەلی کۆماری بوو بە دوو پارتەوە کەمال کەیزار ئۆغڵۆ کە ئێستا نزیکەی ئۆبزام چل پەرلەمانتارێکی و ئۆزەل کە پارتی نوێی دامەزراندووە سەرۆک پێشووی جاپە 91 پەرلەمانتاری هەیە ئەمە لە بەرژەوەنی پرۆسی ئاشتیان لەت بوونە و سەبارەت بە ئەحمەد داود ئۆغڵۆش هۆکارێک هەبوو کە دەگەڕێتەوە پێ دوای بگەڕێتەوە ناو ئەکە پەیوازی لە سیاستێنە بە پوختی بێ سوپاس دەکەم نەخێرم دوولەت بوونە پەیوەندی بە پرۆسی ئاشتیەوە نەبوو ینی پرۆسی ئاشتی باشە بۆ پرۆسی ئاشتی بوونە بەڵام ئەتوانین بڵین بە پێچەوانەوە ئەم دوولەت بوونە تەکانێکی گەورەی بە پرۆسی ئاشتیدا بەو مانایی کە لە ساڵی 2023 کاتێک کۆنفرانسی گشتی جەهەپە ئەکرێت ئۆزگور ئۆزێل و ئەکرەمی مامۆغڵوو کە ئێستا لە زیندانە سەرۆکی شارەوانی ئیستانبول بوو ئەمە باڵێک بوون لە ناو جەهەپەیە توانیان زۆرینەی دەنگ بەدەست بێن و ئۆزگور ئۆزێل بێ بە سەرۆکی جەهەپە و کەمال کلیژدارۆغڵو ئاوت کرا بەڵام یەکێک لە ئەندام مەکتەب سیاسیەکانی جەهەپە کە نزیک بوو لە کەمال کلیژدارۆغڵو شکاتی کرد داوای یاسایی لە مەحکەمەی تورکیا تۆمار کرد کە گوایە بەرتیل دراوە بە ئەندامانی کۆنگرە زۆر کراوە هەتا ڤیددیۆ و کۆمەڵێک شت وەکو فشار بەرامبەر ئەندامانی کۆنگرە بەکارێنراوە بۆ ئەوەی دەنگ بە ئۆزگور ئۆزێل بدەن بە پێی بڕیاری دادگاکانی تورکیا ئەم داوایە ڕاست بووە من ناتوانم بڵێم ڕاست بووە بەڵام بە گوێرەی بڕیاری دادگای باڵای تورکیا بەڵێ ئەم داوایە ڕاست بووە و ئۆزگور ئۆزێل و ئیمامۆغڵو داواکەیان دۆڕاندووە بۆیە دادگای باڵای تورکیا بڕیاریدا کە قەیوم دابنێ بۆ پارتی جەهەپە کە بریتی بوو لە کەمال کلیژدارۆغڵو هەرچەنە ڕێخستنەکان ئەغلەبیەت زۆرینەی ڕێخستنی جەهەپە لەگەڵ ئۆزگور ئۆزێلا بوو بەڵام پڕیارەکەی دادگا بۆیان چووە سەر ئەمە ئەم دوولەت بوونەی دروست کرد ئۆزگور ئۆزێل و هاوڕێکانی کە زانیان هیچ چارەیەکیان نەماوە یا ئەوەیە بێ لەژێر ڕکێفی کلیژدارۆغڵیا بمێنەوە کە دوجار ئەتاوێنەوە یا ئەوە حیزبێکی تازە دروستکەن بۆیە حیزبی تازەیان دروست کرد و ئەتوانم بڵێم ئەمە هۆکارێک بوو بۆ ئەوەی ئاکپارتی ئەمە بە دەرفەت بزانێت لاوازی کەمال کلیژدارۆغڵو هەم لە ڕووی ڕێخستنەوە هەم لە ڕووی دارایی و لە هەموو ڕووەکانەوە بە دەرفەت بزانێت پرۆسی ئاشتی بخاتە سەر سکەی خۆی چکە پێشتر جەهەپەی سەردەمی ئۆزگور ئۆزێل ئیمزایان لەگەسەر پرۆژە یاسایەکی وانە کرد و 145 ئەندام پەرلەمانیشیان هەبوو بەڵام کە ئۆزگور ئۆزێل ئەو 90 پەرلەمانتارەی برد دوجار جەهەپە ناچار بوو پاڵدا بە ئاکپارتیەوە ئەمە سەبارەت بە جەهەپە و ئەولەت بوونە و پرۆسی ئاشتی و پرۆژە یاساکە سەبارەت لە ڕاستیە ئەوە حەقیقەتێکە ئەحمەد داود ئۆغڵو ئەکادیمیە با بڵێن نەتوانین بڵێن
مفەکیرێکی گەورەیە لە بواری سیاسەتە بەڵام سیاسی نییە واتە ناتوانێت سیاست بک بەڵام ئەتوانێ با بڵین پلانی استراتیژی بۆ سیاسەکانی تورکیا دابنێەوە خۆشی کەسێکی ئەکادیمی بووە زیاتر لە بواری ئەکادیمی و زانکۆکان و وانەوتنەوەی باڵا دەست بووە و بە ڕێی عامی تورکیا و شارەزایانی تورکیاش کۆدەنگن لەسەرەوەی کە بە درێژایی چەند ساڵی سیاسەتی ئەو کاتانەی وەزیری خارجی بووە ئەو کاتانەی سەرۆک وەزیران بووە کەسێکی سەرکەوتوو نەبووە لە ڕووی سیاسیەوە هەم لە ململانێ ناوخۆیەکانی ئاکپارتی و لەگەڵ ئەردۆغان و هاوڕێکانیان هەم لە ئیدارەدانی سیاسەتی دەرەوەی تورکیا بەرامبەر سووریا بەرامبەر عێراق وەکو کەسایەتی سیاسی کەسێکی سربەخۆ ببوورە کەسێکی سەرکەوتوو نەبووە لەبەرەوە بڕیاری داودۆغڵو لەو ڕوانگەیە بووە کە قەنەعاتی کردووە لە ڕووی سیاسیەوە ناتوانێت بێ بە فیگەرێکی سیاسی بەهێز بە تایبەت لە بەرامبەر ئەردۆغان و چەند کەسایەتێکی دیکەیە بۆیە بڕیاری داوە پارتەکەی هەڵبۆشێنێتەوە خۆشی بکشێتەوە لە سیاست و خۆی تەرخام کا بۆ کاری ئەکادیمی. بەڵێ سوپاس دەکەم مامۆستا خورەکیش بۆ بەڕێزت کاتمان نەما گەشتێکت مابوو لەسەر پرۆژەکە و سەر کورد. بەڵێ ڕاستیە ئەم پرۆسەیە گەشتۆتە قۆناغێکی زۆر باش و هەنگاوی زۆر باشی ناوە و توانی ویەتی کێشەی کورد بکا بە کێشەیەکی سەرەکی لە ناوخۆی تورکیا و ئەمە دانپێدانانێکی گشتیە لەلایەن هەموو هێزە سیاسەکانی تورکیاوە بەوەی کە پێویستە هەنگاو هەڵگن بۆ چارەسەری کێشەی کورد و بەبێ چارەسەری کێشەی کورد تورکایەکی یەکگرت و نامێنێتەوە و تورکیا لە بەردەم مەترسیایە لەبەرەوە کورد ئێستا وەکو کەمینەیەک حسابی بۆ ناکرێت تۆ نزیکەی 20 میلیۆن کوردت هەیە لە تورکیادا کە ئەم 20 میلیۆن کووردا خاوەنی مافی سیاسیە خاوەنی مافی کولتوریە خاوەنی شوناسی تایبەتی خۆیەتی لەبەرەوە لە ئەم پرۆژەیاسایە گرنگترین شتێک ئەوەیە کە ئەڵێ کورد و تورک هەرچیەک بن پێویستە وەک برابن پێویستە بەیەکەوە بژین کە ئەمەش بەڕاستی دانپێدانانێکی گەورەیە هەم لەلایەن ئۆردوغان و هەم لەلایەنی دەوڵەت باخچلێەوە کە پێویستە هەنگاو هەڵگرن بۆ کێشەی کورد و بە بێ چارەسەری کێشەی کورد ناتوانێت تورکیا بێگرتووی بمێنێتەوە. لە هەڵەبجەوە مامۆستا ئەحمەد قادر سیروانی سوپاسیان بەدەبوونێت بلاتان دەکەین سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بە هاوکارانم خواتان